بەلای کەمی کە دەر ئیتفاقش ناکەین هەمان هەنجێک ئەگەر لێبوو نەکەین ئەو بۆ معنای ئەم ڕژبینیەت پیشان بن لەوەکان ئەو واقع حالەکەی ئەو واقعەکەی دیارە کەنەکەەوە کچەترێکی نەتەوەیی لە ئانی ئێستادا ئەرکێکی نەتەوەیی گەورەی لەسەر شانە بەوەی لە تەواوی پارچەکانی کوردستان کێشە و تەنگ و چەڵەمە هەیە شەڕ هەیە ناکۆچی هەیە مەترسی لەسەر دەستکەوتەکان هەیە چ لەسەر باشوور بێ ڕۆژ ئاوا بێتن ڕۆژ هەڵات بێتن باکوور بێتن و بەتابەتیش ئەو لەشکر کێشانەی دەوڵەتی تورکیا کە بنەوە خاچی باشووری کوردستان کردیوەتی هەروەها ئەو دەست تێوەردانەی دەوڵەتی ئێران بوو ناو خاچی بۆ ناو زیانی بەڕێوەبردننی هەرێمی کوردستان و تەواوی عراقدا و ئەو کێشانەی کە عراق و هەرێم مەترسیەکان لەسەر باشووریش هەر زۆرە بەڵام بەدڵنیایەوە هەرێم لانەیەکی ئارامە بۆ تەواوی پارچەکانی کوردستان گفتوگۆی تەواو لەسەر ئەو مەسەلانەکرا و لە کۆبوونەوە تەکیدمان لەسەر کردەوە کە تاکە چارەسەر بۆ هەموو کێشەکان بۆ ڕووبوونەوەی ئەو هەموو تەنگ و چەڵەمانە ئەوەیە کە ئێمە بتوانین لە ناو خۆمان ناو خودی خۆمانە یەکڕیز بین هەماهەنگ بین بە پێکەوەی ئەتوانین دەستکەوتەکانی تەواوی پارچەکانی کوردستان بپارێزین گەلەکەمان لە هەموو مەنەتێک و شەڕ و ناکۆچێکە دەربازی بکەین ئەوەیە تاکە چارەسەر پاراستنی یەکڕزیە و هەر هێز و لایەنێکی سیاسی بە پێی مەکانەت و بە پێی ئەو دەسەڵات و دەستوری لە ژێر دەستیدایە ئەرک و مهامی دەکەوێتە سەرسانی ئەبێ هەموو لایەکمان لە ئاز ئەو بەرپرسیارێتە دابین بە تەنیا هێزی و لایەنێک ناتوانێت ئەم دەستکەوتانە بپارێزێتن بە تایبەتی ئێمە دەزانین کە تەواوی ڕۆژهەڵات لە چارەسەریەکی ینی لە ژانی چارەسەرێکدایە کە گۆڕانکاری لە ناو ئەم چایەدا هەیە و کوردستانیش تەواوی کوردیش لەبەر ئەوەی کیانێکی سربەخۆی دەوڵەتێکی نیە ئەوەی هەیە کە دیفاکتۆیە زیاتر کاریگەری ئەو سیاستانی دەوڵەتانی زلهێز و ناوچەکە و هێزە ئیقلیمی و نێودەوڵەتیەکان کاریگەری لەسەر داهاتوو ئێستا و ئایندەی گەلەکەمان دەبێتن ئێمە لیژنەیەک لە کەنەکەوە سەردانی کوردستانمان کردووە دیارە لەم کاتێدا کە حکوومەت ئیقلیمیەکان دەوڵەت نەتەوەکان لە منتەقەکەدا لەسەر داگیرکاری بۆ کوردستان هاودەنگ و هاوڕان ئێمەش هەستمان بۆ مەترسیانە کردووە لە کەنەکەەوە بۆیە لیژنەیەکی مەهاتینەوە بۆ کوردستان بەرنامەمان داناوە کە لەگەڵە هەموو لایەنەکان هەموو ئەتنیکەکان دانیشتن بکەین لەسەر ئەو داگیرکاریانە دیارە ئەم کاتە هاوکاتە لەگەڵ کۆتایی هاتنی پەیمانی لۆزان کۆتایی هاتنی پەیمانی سایسبیکۆ و ئێمە هەست بەوە دەکەین کە لەم کاتە مەترسیداردا ئێمە وەکو گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان دەتوانین بە یەکدەنگی و یەک ئاهەنگی و هاودەنگی بتوانین مەترسیەکان لە ناوچەکەمان دوور بخەینەوە دیارە دوژمنانی کورد داگیرکرانی کوردستان هەموو متفقن لەسەر دوژمنایەتی کورد و ئێمە لەو باوەڕداین کە ئەتوانین ئێمەی کورد هاودەنگ و هاوڕابین بۆ ئەوەی بەرامبەر بە دژمنانی گەلی کورد بوەستینەوە بێگومان هێزی کورد ڕاستە وەکو هێزێکی نظامی و سەربازی هێزێک نییە بتوانێت بەرامبەر بە هێزەکانی ناتۆ هێزەکانی داگیرکرد خۆی بگرێت و شەڕی چەکگاریان لەگەڵا بکە بەڵام بێگومان ئیرادەی کورد دەتوانێت هێزی دژمنان و داگیرکرانی کوردستان